چل هۆکار بۆ وازهێنان لە گوناه و تاوان. خاڵی بیستەم پابەندبوون و هەڵسوکەوتکردن لەگەڵ ئەوانەی کە بە بینینیان سوودمەند دەبی پێش قسە و گفتاریان. خوشک و برای ڕێزدارم، هەوڵدا لەگەڵ ئەو کەسانە هەڵسوکەوت بکە، لەگەڵ ئەو کەسانە دانیشە و برادرایەتی و هاوڕێتی بکە کە تەنیا بە بینینیان سوودمەند دەبی، جگە لەوەی کە قسە و گفتار بکەن. واتە هێشتا قسە و گفتاریشیان نەکردووە تۆ بەس بە بینینیان سوودمەند دەبی. چونکە لە یادت بێتن مرۆڤ بەو کەسەی کە هەڵسوکەوتی لەگەڵ دەکات، لەگەڵی دادەنیشێ و دەڕوات و دێت و دەچێت کاریگەر دەبێت. چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت المرء على دين خليله فلينظر أحدكم من يخالل. مرۆڤ لەسەر دینی هاوڕێکەی خۆیەتی. ئینجا تەماشاکەن ئێوە هاوڕێتی چێ دەکەن. بەڵێ عەرەبیش دەڵێت والقەرین بالمقارن یەقتەدی. هاوڕێ چاو لە هاوڕێکەی خۆی دەکات، هاوڕێکەی پێشەنجەتی پێشەوایەتی ئەو چی بکات ئەویش وا هەڵسوکەوت دەکات. بۆیە لە یادت بێت زۆر کەس هەبوو، زۆر مرۆڤ هەبوو ویستی واز لە گوناه و مەعسیەت و تاوان بێنێت، ویستی بە یەکجاری پشت لە گوناه و تاوان بکات، بەڵام هاوڕێی خراپ وای لێکرد کەوا ڕایەکەی بگۆڕێت، قەرارەکەی پێگۆڕی، ڕای پێگۆڕی، بەڵێ بەرەو هەڵدێری برجارێکی تر. چەند گەنجمان هەبوو ویستی کەوا بەرەو ڕێی هیدایەت ڕێگا بگرێت، بەڵام هاوڕێی خراپ ڕێگری لێکردلەوە، ڕێگری لێکرد کەوا بەرەو ڕێگای هیدایەت بڕوات، بەرەو بەهەشتێکی نەبراوە هەنگاو هەڵبنێت. و هەروەها زۆر خوشتی بەڕێزمان هەبوو، زۆر خوشتی مسلمان و کچی باش هەبوو کەوا دەیانویست بڕیاریان دابوو بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردیگار، بڕیاری حیجابکردنیان دابوو، بڕیاریان دابوو کەواز لە ڕێگای شەهەوات و ئارەزوو بێنن، بەڵام هاوڕێی خراپ بوو کەوا بۆ هۆکاری ئەوەی کەوا بەردەوام بن لە ڕێگای هیدایەت، بەڵکو بەردەوامیان کردن لە ڕێگای گومڕایی و سەرگردانیدا. بۆیە ئەی ئەو کەسی کەوا دەتەوێت واز لە گوناه و مەعسیەت بێنی، دوور کەرەوە لە هەموو هاوڕێکی خراپ. هاوڕێک ئەگەر بەرەو خراپەت ببا دوور کەرەوە لێی، تەنانەت ژمارە موبایلەکەشی لە ناو موبایلت ڕەش کەرەوە و تەنانەت بە پێش دەرگای ماڵەکەشی داهات و چۆمەکە. ئینجا دەبینی چۆن هیدایەت بەرەو ڕوود دێ بە ئیزنی خوای پەروەردگار.